سڵاوتان لێبێ دیارە بە دیاریکراوی کاتژمێر 12 خولەکی شەوی ڕابردوو لە گوندی حلێوا لە سنووری خەزای خورماتوو چەند چەکدارێکی نەناسراو کە بە داعش لەلایەن هێزانەکانەوە ناوەندێن هێرش کراوەتە سەر فەوجی یەکی لیوای 52 سەر بە فرقەی چواردەی سوپای عراق دیارە شەڕ و ڕووبوونەوەیکی خورز لە نێوان سوپای عراق و چەکداراندا ڕوویداوە بە ماوەی چەند کاتژمێرێک دواتر لە ئەنجامی هێرشەکە سەربازێکی سوپای عراق کوژراوە دوو سەربازی تریش بریندار بوونە سەربازەکان ڕەوانی نەخۆشخانەی دروستخورماتوو کراون بۆ چارەسەر بەڵام بەهۆی سەختی برینی یەکێک لە سەربازەکان و ڕەوانی نەخۆشخانەی ئازادی کراوە لە شاری کەرکوک لە ئێستادا لەژێر چاودێری پزیشکیدا لە نەخۆشخانەی کەرکوک دوای هێرشەکە کە بە دیاریکراوی نزیکەی سێ کاتژمێری خایاندووە و شەڕ و ڕووبڕوانە لە نێوانیان بەردەوام بووە سوپای عراق و هێزەکانی بەرپەرزدانەوەی خێرا و حەشدی شعبی بۆ بەهاناوەچوونی سوپای عراق هێزێکی زۆرێکیان بردۆتە ناوچەکە ئەوە لە ناوچەکە ویستویانە کێوماڵێکی تەواوەتی و ناوچانە بکەن بۆ ئەوەی کە ئەو چەکدارانی کە هێرشیان کردوتە سەریان بتوانن شوێن و جێگاکانیان دیاری بکەن یا خود ئەوەی کە دەستگیریان بکەن دیارە ئەمە لە کاتێکدایە کە لە دوای ڕڵاوەکانی 16 ئۆکتۆبەرەوە لە زنجیرە چیاکانی حەمرین تاوەکو چیای قەرەچوو و دەشتایەکانی حەویجا و داچەکانی باشووری کەرکوک و دیالە بە بەردەوام جموجۆڵی ئەو چەکدارانە هەن کە بە چەکداری داعش لەلایەن هێز ئەمریکانەوە ناوە هێندرێن و جار بەجار لە بە شێوەیەک لە شێوەکان لە سەنگەرەکانی نزیکی سوپای عراق نزیک دەبنەوە هێرش دەکەنە سەر سوپای عراق بەڵام ئەو هێرشانە زیاتر لە شێوەی گروپی دووکەسی یاخود سێکەسی پێکدێن کە زۆرترین هێرشەکانیان لە چەکی قەناس پێکدێت لە ماوەی ڕابردوشدا زۆرترین ئەو هێرشانەی کە لە کەرکوک ئەنجام دراون لە سنوورەکانی ناوچەی داقوق و ئەو ناوچیانە بوونە کە گوندە کاکەیەکان تێی دانیشتەجێن بەڵێ سۆران سوپاس بۆ خستنەڕوویتەوەی زانیاریەکان.